بەهۆی هێرشەکانی حکوومەتی عێراقی بۆ ئەو ناوچەکانی مادەی 140 بەهۆی کوشانەوەی ئیدارەی حکوومەتی هەرێم لەو شوێنانە ڕێگای بازرگا داخراوە لە سەر خەڵکی مەخمور ئەوە ئەزیەتدانێکی زۆری بۆ خەڵکی مەخمور دروست کردیە چونکە ئەو خەڵکە ڕۆژانە دەبێ هاتوچۆ بکاتن بەو ڕێگایەوە بە حکمەوەی کە ئیدارەکەش سەحب کراوە معاملاتیان کار و کاسبیشان لە هەولێرە دەبێ هاتوچۆ بکەن ئەو ڕێگایان داخست ئێستا ڕێگایەکی تر بەدیلی ئەو کرایەتەوە بەڵام ئەو ڕێگایی کە کرایەوە لە بەدیلی ڕێگای بازرگا ڕێگایەکی چیایە زۆر سەختە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی تەمەنیان گەورەیە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشن و لەو دوو ڕۆژە ڕابردوو بارانباری یەکجاری ڕێگایەکە ناخۆشتر بوو ئێمە وەکو خۆم داوام لە جیهاتی ئەمنی عێراقی کردیە وەکو قیادەی عملیات وەکو قیادەی شورتا ئەوان دەڵێن ئەگەر حکوومەتی هەرێم بیکاتەوە ئەمە هیچ لارەکمان نییە من داوام لە سەرۆکی ئەنجومەنیش کردیە سەرۆکی ئەنجومەنی پارێزگانیێنەوە کە بە زووترین کات مفاتحەیش جیهاتی مختص بکاتن لە حکوومەتی هەرێم بۆکردنەوەی ئەو ڕێگایە بۆ خەڵکی بەشمێنەتی مەخمور چکە مەخمور تەسحیەکی زۆری دایە و شەهیدێکی زۆری هەیە چۆن ڕێگای غەرب دجلەی کردەوە ڕێگای زماری کرد ئەوها بتوانانی ڕێگای مەخموریشمان بکات چکە ئەو سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و دەبێت کار بکە بۆ هەموو شوێنەکان بە یەکسانی